سڵاتانەوێت یەکێک لە هێڵە گشتەکانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بریتە لە بەرەپێدانی زیاتر بۆ پاراستن و چاککردنی ژینگە بە چەشنێک ئاماژەکراوە کە ژینگەی کوردستان یەکێکە لە گەورەترین سەرمایەکانی هەرێم وەک لە نەخشە ڕێگای کابینەکەش ئاماژەی بۆ کراوە دەیانەوێت کار بکەن بۆ پاراستنی ژینگە و بەرەپێدان بە کللتوری ژینگە پارێزی. مەبەستمانە ئەو بەرنامەیە تەرخان بکەین بە ژینگە و پاراستنی ژینگە و کللتوری ژینگە پارێزی ئەمیش بە میوانداری بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق سەرۆکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستان. مامۆستا بەخێر بێت. سەلامەت بی سپاس دەکەم. ئێمە و بینەرانی کوردستان 24 هەمیشە لەوە ڕاهات بوون کە هەفتانە جەنابەت لە میانەی بەرنامەیەکی هەفتانە بەناوی بە کوردی وشیاری ژینگەیمان پێ بدەیت. بێگومان بەرنامەی بە کوردی ماوەیەکی دوور و درێژ بەردەوام بوو، سەرەتاکان و سیزنەکانی سەرەتایی لەسەر ئاین بوو، دواتر لەسەر ژینگە پارێزی بوو. بەڵام کاتێک کە پۆستی سەرۆکی پاراستن و چاکردنی ژینگەتان وەرگرت کەمتر یان دوورکەوتنەوە لەو بەرنامە. بۆی هیوام کە مەحوی وتەنی وەختێ لە وەختێ بخوازن دووبارە بگەڕێنەوە بەرنامەکە. دەست خۆش بێ سپاسی هەست دەکەم، سپاسی ئەو بینەرانەشەکەم کە هەمان هەستی بەڕێستیان هەبووە لە ڕاستیدا خۆ نوێکردنەوە. بس لەبەرەوەی پێغەمبەر درودی خۆی لەسەر فەرمووی ئین الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. هەر کارێکت کرد ئەبێ ئیتقانی کەی ئەبێت تا ئەو پەڕی وردەکاری تیا بە خەرج بێ. ئەو بەرنامەی هەم بوو بەرنامەی بە کوردی بەرنمەیەکی چۆنەڵێ درێژخایەن بوو لە مانگی 2015 یەکەم ئەڵقەمان دەست پێکرد لێرە لە مانگی 2020 وەستاین، بەڵام کۆی هەموو ئەڵلقەکان 256 ئەڵقە بوو بە هەردوو دیوی ئاینی و ژینگە پارێزی. اینجا ئەوەش گرنگە بەرنامە بۆ ئەبێ هەبێ. ئەو کاتی کە داعش بوو، ئەو کاتی کەوا بیر و بۆ چوونە ئاینەکان تون ڕەوانە بوو، ئەو کاتی بیر و بۆ چوونی ئاینی چۆن ئەڵێ هاوردەکراو لە نێو کوردستانە بوو، ئەوایە وەڵامی ئەوە بینەوە. بەڵام دوجار کە پۆستی ژینگە وەرگر ئەبێ بینەوە سەرباسی ژینگە. بەڵام لە هەمان کاتیشدا کۆکردنەوەی ئەو زانیاری و داتایانەی کە پێویستە لە ماوەی هەفتەیەک خۆم پێوە ماندوو ئەکرد بە وەرگرتنی پۆستەکە ئەبوایە یەکێکیان لەسەر حسابی ئەوی دیکە بێ. جا هەستم کرد ئەمیان هەر بۆ گشتیە و ئەویشان هەر بۆ گشتیە، لە نێوان دواندا بێگومان یەکێکیان گشتی ترە بێ. هەستم کرد پۆستەکەی و ئەویان بەرپرسیارەتیە هی من بەرامبەر بە خەڵکی کوردستان. لەبەرەوە گوتم باجارێ بەرنامەکە ڕاگرم، خەریکی ئیشوکارەکەی خۆم بم. ئەویش بەڕاستی بەشێکی زۆری خەڵک کە وەکو دەڵێ ئەوانەی بینەریش بوون پرسیاری ئەو پرسیاری تۆیان کرد بەرنامەکە لە کوێیە و چۆنە و چۆن بە جۆرێک لە جۆرەکان چووکە خۆ حەفیزێکی ئەوتۆمان نەکرد. بەس دیارەش خۆ حەفیزتان نەکردمان ئەمە هەڵقە سێردراوە. باڵێ ڕاستە لە دەرفەتێکتر لە شاشەی بە شێوازێکی تر بە شێوازی تر و جوانتر و چاکتر و ئێوە لە ڕووی پرۆفیشناڵی و لە ڕووی چۆن دەڵێ هوەریەوە حتمما باشتری دەکەن. دەبێ منش لە ڕووی ناوەڕۆکەوە چاکتری بکەم لە داهاتوو. زۆر باشە ئەمەوێت وردە وردە بچینە سەر ژینگە پارێزی و کارکردنی ئێوە و پلانی ئێوە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام سەرەتادا هاوکارانم ڕاپۆرتێکیان دروست کردووە بە پێکەوە بینەری. ژینگەی کوردستان گەورەترین سەرمایەی هەرێمە وە کار دەکەین بۆ پاراستنی ژینگە و پەرەپێدان بە کولتوری ژینگە پارێزی. ئاموتانەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە هێڵەگەشتەکانی بەرنامەی کاری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و لە ئاستی خزمەتگوزاریدا و لە بەرگەی دەیەمدا ئاماژەی پێکراوە. لەگەڵ گۆڕانکاریەکانی دەستەی ژینگەشدا لەم کابینەیە بەرپرسانی دەستەکە وتیان ژینگە پارێزی لە دروشمەوە بەرەو هەنگاوی کردداری دەبن. یەکێک لەوانە قەدەغەکردنی بۆتڵی پلاستیکی بوو بە نووسراوی ژمارە 10 لە ڕێکەوتی 23/2020دا با دروشمی با لە خۆمانەوە دەست پێ بکەین بڕیاردرا بە یەکەم قەدەغەکردنی بەکارهێنانی دەبەی پلاستیکی ئاو لە دیوانی دەستە و فەرمانگەکانی ژینگەی پارێزگاکان و ئیدارە سربەخۆکان، دووەم قەدەغەکردنی جگەرەکێشان لە ناو بینایی دیوانی دەستە و فەرمانگەکانی ژینگە، سێم داواکردنی پێکەنانی دادگای ژینگەی. بەهۆی زۆربوونی تاوانە ژینگەیەکان داواکرا دادگایەکی تایبەتمەندی ژینگەیی دروست بکرێ و نووسراوێکە ڕاستی ئەنجومەنی دادوەری کراوە. دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان هەبوونی دادگایەکی ژینگەیی بە پێویستێکی سەردەم دەزانن. بوونی دادوەرێکی تایبەت بە کەیسی ژینگەیی لە دادگاکاندا بە چارەسەری دووەم دادەنێن ئەگەر دادگایەکی ژینگەیی پێک نەهێنرا. چوارەم لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ داوایان کردووە پۆلیسی ژینگە دروست بکرێت کە لە پۆلیسی دارستان جیابێت. ئێمە پێمان وایە مەسەرەن هاتنی بەڕێز ئەندازیار عەبدوڕەحمان سەدیق سەرۆکی دەستەکەی ئەمە هەنگاوێکی گەورەی لەلایەن کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانەوە نراوە کە خەڵکانێک بێن خەڵکێکی ئەکادمی پرۆفشنال بن و ئەزمموی پێشوەختیان هەبێ و خودی جەنابی مامۆستاش
کە پۆستی پێشتر باڵاتری هەبووە کە ئێستا بە دەستەی ژینگە ڕازیە. پێمان وایەوە هەنگاوێکی گەورەیە لە کابینەی نوێم دراوە، بەڵام ئەم هەنگاوە پێویستی بە هەنگاوی دواتریش هەیە. مەسەن بۆ نمونە پاڵپشتی حکوومەتی هەرێم و خودی جەنابی بەڕێسەرۆکی حکوومەت بۆ پرۆسەی ژینگە و ڕاوێژکارەکانی کە ڕۆڵی ژینگە زیاتر بۆ جەناویان باسکان و پاڵپشتی دارایی پاڵپشتی یاساییمان پێویستە. بۆ جێبەجێکردنی یاسا بەڕاستی دوو هەنگاوی ترمان پێویستە. یەکەمان ئەگە بکرێت پۆلیسی دارستان و ژینگە دووبارە فەرمان لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە وەربگرن بۆی ژینگە بپارێزین و خاڵێکی تر بوونی دادگایەکی ژینگەیە بۆ ئەو کەسانی کە سەرپێچی یاسا ژمارە هەشتی کە تایبەت بە ژینگاکەن لەو یاسایانە ڕوبەڕووی یاسا ببنەوە ئەو کەسانەوە دادگایی بکرێن بە ئامانجی ئەوەی کە ژینگە بپارێزین. هەر لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا بە مەبەستی کۆکردنەوەی توانەکان و یەخستنی هەوڵەکان و پاراستنی کات و کارکردن بە گیانی تیم و شێوازی دامەزراوەی بڕیار درراوە بە پێکێنانی بۆردی ڕێکخراوە ژینگەییەکان لەسەر ئاستی هەر پارێزگاوی دارێکی سربەخۆ. ڕێکخراوە دیار و چالەکەکان بە ڕەزامەندی نێوانیان بۆردێکی لۆکاڵی بۆ خۆیان پێک دێنن. دەستەی ژینگە کۆبوونەوەیکی وەرزی دەبێت لەگەڵ بۆردی ڕێکخراوەکانی هەر پارێزگا و ئیدارەیەکی سربەخۆدا. بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانی هەولێر یەک لەو بۆردانەیە کە لە هەولێر لە 7 ڕێکخراوە پێک دێت لە سۆران و کۆیە و لە بەشێکیان لە هەولێرن. لە کابینەی نۆیەم لە بەشی خزمەتگوزاری حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوێکی باشی بۆ ناوە لە چەند شار و ساژوشکەیەک کارگەی ڕیسایکلین دانراوە و لە هەوڵدایە کارگەی ڕیسایکلینی هەولێریش دابدرێتن لە ڕووی خزمەتگوزاری کە پاراستنی سەرچاوە ئاویەکانە ئاوی ژێرزەوی هەوڵی داوە ئاوی سەرزەوی لە گەرتۆڕەکانی ئاوی گیانەوە بگەین تا ماڵەکان کە ئەمانە و دانانی فلتەر بۆ ئەو کارگە گەورانەی مەرجە ژینگەیەکان دروست بکاتن کە هەڵسەنگاندنی ژینگەیی ئێستا لەلایەن دەستەی ژینگەوە گرنگی پێدەندرێت کە ئەمانە کارنامەی تەواوی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی سەوزاییەوە هەوڵێکی تەواوی داوە بە زیادکردنی ڕێژەی سەوزایی کە ئەمە کارێکی دڵخۆشکردن بەڵام بەپێی تموحی لایەنە ژینگەیەکانین هەوڵ دەدەین بە هەمانجی هەموو لایەنەکان ڕێژەی سەوزایی زیاد کرێت. لە هەرێمی کوردستاندا 28 نووسنگی ئامادەکردنی راپۆرتی هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەیی هەیە کە لەلایەن کەرتی تایبەتەوە بەڕێوە دەبرێن. دوای 13 ساڵ کارکردن و بازنەدان حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا باجیان لێ وەربگیرێ و دواتریش ڕێکیان بخاتەوە. باشی ڕاگەیاندنی دەستەی ژینگە لە بۆنە تایبەتیەکاندا بەدەیان دروشمی ژینگەیی داوای پابندی لە هاوڵاتیان دەکەن. ئێمە پەیوەست نابین پەنها بە دروشمی کوردستانەوە. ڕاستە زۆربەی پەیامەکانمان ئاراستەی کۆمەلگای کوردی و خەڵکی خۆمانە، بەڵام ژینگە بابەتێکی مرۆڤایەتیە جیهانیە مەدابراونی نەما. بۆ نمونە یەک لە وتە ژینگەیە بەناوبانگەکانی هیندە سوورەکان کاڵێ ئێمە هیچ داهاتوویەکمان نییە بەبێ ژینگە. ئێمە بۆی داهاتوومان هەبێت بە ژینگە پارێز بین و داهاتوویەک نییە بەبێ ژینگە. دوایەوەی عێراق لە ساڵی 2008ەوە چۆتە نێو ڕێکەوتنامەی ڤێننا و مۆنتریال بۆ پارێزگاریکردن لە ئۆزۆن بەمەژ عێراق دەبێت پابند بێ بەکەمکردنەوەی بەکارهێنان و قەدەغەکردنی هاوردەکردنی تەواوی ئەو غاز و مادانەی کە زیان بە ئۆزۆن دەگەێنن. دەستەی ژینگەی هەرێمی کوردستانیش هەمان پابندی بەردەکەوێت. لەبەرەوەی ئێستا مەسلەی گۆڕانکاری کەشەوە کاریگەری زۆری هەیە لەسەر ئاستی جیهانی. ئێمە هەماهەنگەی باشمان کردووە لەگەڵ وەزارەتی ژینگەی عێراقی لە بواری گۆڕانکاریەکانی کەشەوە لەبەرەوەی ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتیە عێراق چۆتە ناوی لە ماوەی ڕابردووە لە مانجی ڕابردوودا پەرلەمانی عێراقیش ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش بڕیارەکەی پەسەند کرد کە عێراق بچێتە ناو ڕێکەوتنامەی پاریس بۆ جێبەجێکردنی هەموو ئەو بڕگانەی لە ڕێکەوتنامەی پاریس هاتووە. لەو بوارەوە ئێمە کۆمەڵێک وەرکشۆپمان ئەنجامداوە بۆ ئەوەی هەم فەرمانبەرانی خۆمان ڕابنین لەسەر چۆنێتی دانانی پلانی خۆگونجاندن و پلانی کەمکردنەوەی گازە دەرچۆکان. لیژنەی گۆڕانکاری کەشەوەمان پێکهێناوە لە هەرێم. من نوێنەری لیژنەی و نیشتیمانی گۆڕانکاری کەشەوە هەم لە وەزارەتی ژینگەی عێراق وەکو نوێنەری هەرێم، بەڵام لێرە لیژنەیەکم پێکهێناوە بە سەرپەرشتی خۆمان و ئەندامێتی نوێنەری وەزارەتەکان. یەکێکی دیکە لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە بوونی مینە لە بەشێک لە ناوچە شاخەویەکانی هەرێمی کوردستاندا کە بەهۆی شەڕی 8 ساڵی ئێران عێراقەوە من ڕێژ کراون. لە پێشتر عێراق ڕێکەوتنامەیەکی هەبوو کە دەبوو تا ساڵی 2010 هەموو عێراق بە هەرێمی کوردستانەوە مینی تێدا نەمێنێ کەچی بەهۆی شەڕی داعشەوە زیادی کرد. ئێستا هەلێکی دیکە دراوە و 10 ساڵی بۆ زیاد کراوە کە لە ساڵی 2028دا مین لە عێراقدا نەمێنێ.
کاتێککە سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان دەچێتە پەرلەمان گفتوگویەکی زۆر لە نێوان پەرلەمانتاران و سەرۆکی حکوومەت دروست دەبێت لەسەر تەکنۆکراتی ئەو حکوومەتە سەرۆش حکوومەت ئاماژێ بەوەیدا کە حکوومەتی ئەوان حکوومەتێکی حزبی نییە هەموو ئەحزابانێک کە بەشدارن لە حکوومەت بە یەک چاو مامەڵەیان لەگەڵ دەکرێت و هەدەفی ئەساسیان ئامانجی ئەساسیان خزمەتکردن پسپۆران و ئەوانەیە کە لە مەجای میدیا ئیش دەکەن ڕۆیشتنی تۆ یان چوونی بۆ دەستەی پاراستن و چاکردنی ژینگە وەکو کەسێکی بێلایەن و ناحزبی پێیان وایە کە ئەو حکوومەتە حکوومەتێکی تەکنۆکرات ئەمەوێت کۆمنتی تو لەسەر ئەو ناحزبی و مامەڵەکردن لەگەڵ حکوومەت و بەشداریتان لە حکوومەت بزان بەڵێ خۆ دیارە لە سەرەتا ئەتوانی بڵێ کە هەڵبژاردن دەبێ چی ئەچێتە هەڵبژاردنەکان و حیزبەکان چوونە دوجار حیزبەکان بەپێی ئەو دەنگانەی کە ئەیهێنن ژمارەی کورسیان بەرەکەوێت دا بێ پێی ژمارە ئەو کورسیانە وەزارەتیان بەرەکەوێت ئەلێرەوە گرنگیەک ڕۆدا ئەلێرەوە گرنگیەک ڕۆدا زۆرێک لە حیزبەکان هەموو پۆستەکان پڕەکەنەوە بە کەسێکی حیزبی بەمانە یعنی بەشدارن و ئەندامێتی پڕکرد بێتەوە و لە کۆبوونەوەکانە بەشدار بێ و ئابوونەیدا بێ و ئەوانە هەشیانە نە ئەڵێ ئێمە پێویست بەوە ئەکات هەندێک لەم پۆستانە چونکە بەدەنگی دەنگدەرەکانمان ئێمە ئەو کورسیانەمان هێناوە مافی خۆمانە وەکشۆنەڵێ کەسی حیزبی دابنین بەڵام لە بەشێک لە بەشەکانیان چیەکەن دێن کەسانێک دانن کە ئەو کەسانە بەو چۆنەڵێ فۆرم و بەو کۆبوونەوە بەو ئابوونەوشتانیان نەچوونە بەڵام لە بواری ئیشێکی خۆیانە شارەزان جابن لێرەوە بەڕاستی سوپاسی زۆرم هەبوو بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دەستنیشانکردنم لەو بوارە چونکە لە ڕاستیدا لە ساڵی 1985 یعنی لە قۆناغی وەک چۆنەڵێ زانکۆوە ئەندازیاری ژینگەی لە نێو ئەندازیاری شارستانیدا کە ئەو کادوا بوو خوێندومانەی 36 ساڵە تا ئێستاکە لە ناو ژینگەدا بە شێوازێکی گەلەوەش خاوەن پرۆگرامی تەلەڤیزیۆنی کە خاوەن نووسینی جددی لەسەر ژینگە جگەلەوەش کە وتمان یەکەم چۆنەڵێ ڕێکخراوی ژینگە پارێز لە هەرێمی کوردستان لە مانگی دەی 1991 لە خزمەتی بەڕێز مامۆستا شەماڵ موفتی بەڕەحمەت بێ پێکەوە چۆنەڵێ هێنامانە سەر پێ و دروستمان کرد ئەو کاتە هەتا وەکو ئێستاش وەکو ئەڵێ لە 92ەوە یەکەم بەرنامەی تەلەڤیزیۆنی ژینگەیشم هەر هی من بووە لە دوای ئەوەشەوە ئیدی لە 7 کەناڵە بەرنامەی تەلەڤیزیۆنیم هەبووە لە 3 کەناڵیشە رادیۆ بەرنامەم هەبوو لە تەواوی گۆڤارەکانیشان نووسیمە لەبەرەوە پێم وا بوو لە دانانی من بە زمانی خۆم نەبێ لەو شوێنە هەندێک لە کارمەندان و هەندێک لە فەرمانبەرانی نێو دەستەکەی خۆمیش دەڵێن ئەمە هەڵبژاردنێکی بەڵام سەرنج تۆ بزانم بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەیە کە جەنابتان فەرمووتان گزارشتە بەوەی کە حکوومەتەکە بە بیرکردنەوە و ئایدیای حزبی تەماشەی هەڵبژاردننی کەسەکان نەکە ئەدڵنیام چونکە بەشێکی زۆری تۆساگەر ناتوانم ینی یان با بڵێم مافی ئەوم نەبێ ناوی ئەوانی دیکەش بەرم ئەتوانم بۆت بژمێرم چەند لە وەزیرەکانی دیکەش تەکنۆقراتن هەن بڵێ ئەوەش بەڵام لەبەرەوەی ناوهێنان مافی من نییە بەڵام ئەتوانم باس لەوە بکەم کە دانانی خۆم لەو شوێنە جگە لەوەی ینی وەکۆڵێ هەڵبژاردننی سەرۆکی حکوومەتیشە لە هەمان کاتیشە ئارەزووی خۆشمی تێدایە بەوەی کە ئەو پۆستە ئەگونجێ لەگەڵ مندا چونکە ڕەنگە زۆر پۆستی تریشان بۆ دەستنیشان کردبم لەوە پێش لە 2010 هەتا 2020 بەڵام هەر سوور بوومە لەسەر ئەوەی کە ئینسان لە بوارێکا کارکە کە خوێندوێتی و کاری لەسەر کردو بامان مامۆستا لە ڕۆژی دەست بەکاربوونتانەوە کۆمەڵێک بڕیارتان دەرکرد یەک لەوانە ئەو دەبە ئاوە بوو لە شوێنەکان مەبەستیە لە نەهێشتنی دەبەی ئاو لە شوێنەکان جگەلەوەش جگەرە کێشانیشتان دووبارە لەوێندەر مەمنوع کردەوە لەگەڵەوەش کە مادەچ یاسایش هەیە پێم وایە لە پەرلەمان وەختی خۆی کە نابێت جگەرە لە دەوایرەکان بکەشت بەڵێ لە ساڵی 2010ەوە یاسای قەدەغەکردنی جگەرە کێشان هەیە چونکە سیوێکی پێنجی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی قەدەغەکردنی جگەرە کێشانە لە شوێنە گشتەکانە ئەوە ئەو کاتیش لە بەغدا کە وەزیری ژینگە بووم هەر جارێکی تر لەوێژ وتمان جگەرە کێشان ئازادن لە دەرەی وەزارەت بەڵام لە نێو دام و دەستگاکانی وەزارەت و بەڕێوەبەرایەتەکانە نابێت چونکە ئەوش بەشێکە لە پیسکردنی ژینگە بەڵام لە 2010 ئەنەتەوە یەکگرتوەکان کە هەموو ساڵێک دروشمێکی هەیە پێنجی حوزەیرانی هەموو ساڵێک وەکو ڕۆژی جیهانی ژینگە نەتەوە یەکگرتوەکان بۆ پرۆگرامی ژینگە لە نەتەوە یەکگرتوەکان UNEP هەموو ساڵێک دروشمێک دێنێ لە 2010 دروشمەکەی خۆپاراستن بوو لە زیانەکانی پلاستیک جا بە شێوازێک لە شێوازەکان تۆ بڕوانە ئەم ژمارە زۆرە یعنی یەکەم ڕۆژی دەست بەکاربوون بیرم لەوە کردەوە گوتمان ئێمە کە ئاویان بۆ هێنم گوتم ئێمە لەسەر تەلەڤیزیۆنە چەند ساڵە بە خەڵکەڵین پلاستیک 100 ساڵ و 100 ساڵی ئەوێشی دەبێت باشە ئێستا ئێمە چۆن ئەبێ ئاوا بخۆینەوە بەم شێوازە
ئەمە لە ڕووی ئاینی خدا فەرمێ لیمە تەقولون ما لا تفعلون ئێوە بۆچی شتێک ئەڵێن و دوای وا ناکەن ئاخر چۆنە بێ کەواتە ئەمە لە ڕووی ئاینی ئێمە گوناهبارین لە ڕووی نەتەوەیی و لە ڕووی نیشتیمانی و لە ڕووی زانستیش کە زانستی ژینگەی ئێمە هەر گوناهبارە بین جارێکی تر بەرپرسیارە بین نابێت کەواتە چی بکەین لێرەوە ئەبێ شایەتیە بم بۆ وەزارەتی شارەوانی ئاوی ئەم وڵاتەی ئێمە ئاوی شارەوانی ئێمە ئەگەر بێت و تۆڕەکانمان کۆن نەبوو بێ و نوێ کرابێتەوە ئاوێکی تا بڵی خاوێنمانەیە تەنانەت هەندێک لە کۆمپانیایی ئەگە بڵێن ینی چۆن بڵێم ینی فێڵ لە خەڵکەکەن دێن بە جۆرێک لە جۆرەکان ئاوی ماڵی تۆ فەحسەکەن و بە جۆرێک لە جۆرەکان کارلێکێکی کیمیاویەکەن بۆی بۆت بسەلمێنن ئاوی شارەوانی پیسە لە کاتێکاوانە ئاوی شارەوانی ئاوێکی زۆر خاوێنە لە ساڵی 1970 لە چۆن دەڵێ محازەرەی ئیسا لەو سەرف کە پەیوەندی هەیە بە ئاوەوە دکتۆرێکمان بوو بە ناوی دکتۆر محەممەد سلێمان موسڵاوی بوو دەیگوت پاکترین ئاوی خواردنەوە ئاوی هەرێمی کوردستانە ئاوی کوردستانە کەواتە ئێمە لەو خەڵکی تری شایەتی بۆ داوین ئێمە هاتین تانچەکانی خۆمان پاک کردەوە خاوێن بۆەوە ئاوی شارەوانی شارە و ئاوەیە و خاوێنە ئیدی هاتین شێوازێک لە شێوازەکان گوتمان بۆ خۆمان و بۆ هەر میوانێک لە پەرداخێکی کارتۆنە ئاوێ دێنێ چای یا قاوەش هەر بە هەمان شێوە تەنانەت ئەو کەوچکە یا مراک کە پێشتێکە دەی نابێ پلاستیک بێ ئەویشە بێت تەختە بێ ئەمە چیمان پێڵە من پێمانەڵێ کۆی هەموو فەرمانبەرەکانی دەستەی ژینگە چ لە دەستە بێ و چ لە فەرمانگەکانی هەولێر سلێمانی دووهۆک ڕاپەڕین گەرمیان بێ هەر هەمووی نزیکەی 500 وا بڵێن بۆ ئاسانکاری ئەم 500 ڕۆژی ئەگەر بێت و بە شێوازێکی ئاساییستێ دەبێ بچووکی ئەو بخاتەوە مانای وایە بە شێوازێک لە شێوازەکان سێ جاران 500 ئەمە 1500 تۆ تەماشاکە نزیکەی ملیۆنێک و 500 لە هەموو کارمەندەکان و فەرمانبەرەکانی نێودام و دەستگاکانی ئێمە ئەویش ئەگەر بە هەمان شێوە بێژمارەکە چێتە 4 میلیۆن و نیو ئەچێتە 5 لە دەستەی ژینگە دەستان پێکردو دەستمان پێکردوان نووسراویشمان کرد بەڵێ دەپەڕێتەوە ناو وەزارەتەکانی نووسراومان کردو بۆ ئەنجومەنی وەزیران ئێمە کارێکی وامان کردو سەرکەوتوو بووینەتیایە بۆ خۆمان و بۆ میوانەکانیشمان پێشنیازان بۆکەین کە وەزارەتەکانی دیکەش کارێکی لەو جۆرە بکەن هەر لە سەرەتای دەست بەکاربوونتانەوە داوای ئەوەتان کرد کە پۆلیسی ژینگە دابین بکرێت لە وەزارەتی ناوخۆ پێویستی پۆلیسی ژینگە لە سدایە بەڵێ یاسای ژمارە 27 ساڵی 2009 پاراستن و چاکردنی ژینگەی عێراق کە مسۆدەکەی لە 2004 لەگەڵ ڕاوێژکارە ئەمریکەکانە خەریکی بووین دوجار لە 2009 بوو بە یاسا لەوێ مادەی 25 باز دەواکە کە پێویست بەوە دەکات شتێک هەبێ پەیکەر لە نێو پەیکەری وەزارەتی ژینگەدا شتێک پێی دەگوترێ پۆلیسی ژینگەی جیاواز لەگەڵ پۆلیسی دارستان بەڵێ بۆ چونکە ئێمە دوشتمانێ پۆلیسی دارستان کاڵین پۆلیسی دارستان پەیوەستە زیاتر بە دەرەوەی سنووری شارەوانی بە دەرەوەی سنووری شارەوانی هەر لەوێ نبینی زۆر جار قسەیەک هەیە دەڵێن زۆر جارێکێک ئەدوێنی ئێمە بدوێنی ئەڵەن ڕوبەری سەوزایی لە هەرێمی کوردستانە چەند ئەڵێن ئەو ڕوبەری سەوزایی کە ئێمە پێڵین ڕوبەری سەوزایی لە ساڵی 2015 کراوە لە دوای 15 نەکراوە وەزارەتی کشتتوکاڵ کردوێتی ئەڵێن 12.4 زۆر جارە پرسی لە پارێزگارەکان ئەوان پێتەڵێن نەهدەیە 20 ئەو ژمارەت پێڵێن ئەویش ڕاستە ئەوەی ئێمە دەیڵێن سەر تاسەری هەموو سنووری کوردستانە ئەوەی تر پێدوتە ڕوبەری سەوزایی لە نێو شارەوانیەکاندا ئەو کاتە ڕەنگە چیمەنێک و چۆن دەڵێ مەتر دووجا چەند مەتر دووجاشتە حیسابەکەی لە کاتێکە ئێمە ئەوە حساب ناکەین جا لەبەرەوە مەبەستم چی بوو پۆلیسی ژینگە بۆ نێو شارە پۆلیسی ژینگە بۆ نێو شارە ئەو سەرپێچیانەی کە ئەکرێ تۆ چۆن ئەتوانی بە یەکێک بڵێ بۆ ئەو شتە فڕێدێتە سەرجادە ئەمانە هەمووی پەیوەستن جا مەبەستمەوە بوو ئەو پۆلیسی ژینگەیە لە عێراقا لە ڕووی پەیکەری ئیداریەوە کارگێڕیەوە پەیوەستە بە وەزارەتی ناوخۆ بەڵام لە ڕووی هوەریەوە ئەو یاسایەنە پەیوەستە بە وەزارەتی ژینگەوە ئێمەش ئەو داوایەمان هەیە لێرە لە هەرێمی کوردستانە گەشت و گوزاریش ئەو داوایە هەیە بۆچی چونکە کاتێکە گەشتیارێک دێتی ئێرە شت فڕێدا چێ پێی بڵێ ئەو کارەمەکە چێ سزای بە چێ غەڕامەی لەسەر بنووسێ جا مەسئلەی پۆلیسی ژینگەی زۆر گرنگە وڵاتانی دەوروبەرمان نزیکمان ئوردون و ئەم شوێنانش کارێکی وایان دەست پێ بەڵام جگە لە پۆلیسی ژینگەش بێگومان کە تاوانی ژینگەی زۆرە تەخسیسی دادگایکی پسپۆڕیش نیە بۆ دادگای ژینگە ئێمە ئەمەش بوو لە ئەجێندای ئێشکردنی جەنابیشتانەوە هاتووە وامان کرد بینیمان لە کاتی دەست بەکاربوونی ئێمەدا چەند شتێک ڕوویدا یەکێکیان سووتانی لاپاڵی چای گۆیژە بوو دوجار تاستوژە بوو دوجار مێرگە سۆر بوو ئەو جا کەسنەزان بوو لە هەولێر ئەم ڕوبەرانە ڕوبەرێکن هەندێکی هی زمانی پاشایەتیە ئاسانیشی نەبوو بە ئاسانی نایەتەوە جارێکی ترکەواتە ئێمە بەمە بڵێن سەرپێکی ژینگەی دەبێت بەمە بڵێن تاوانی ژینگەی کە وەختێ بەمە دەڵێن تاوانی ژینگەی تۆ بڕوانە لە یاسای ژمارە 8 ساڵی 2010 پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم
سزایەکەی بە 200 میلیۆن دینار کەچی هەندێک لە دادوەرانی بەڕێز بە ئێمەیان گوت ئەوە زۆر زۆرە گوتمان ئەوە هەر کەمە بۆچی چونکە کەیەکێک دێ چۆنەڵێ دارستانێک ئەسووتێنێ تۆ هەموو ئەو دارستانی پێ بچێنی تۆ جارێکی تر ئەو ڕووەک و نەمامە بچووکانە نایەنەوە سەر ئەو ئاستی دارە بڵندانی کە چەند ساڵ تەمەنیان هەیە لەبەرەوە داوامان کرد بە نووسراوێک لە بەڕێز وەزیری داد بۆ ئەوەی کەوا دادگایەکی ژینگەیی هەبێت لە هەرێمی کوردستانە وەکو چۆن دادگای ئیداری هەیە تێگا لە مەسەلە ئیدارەکان دادگای ژینگەی ئەو کات ئەگەر نا وەکو ئێستای عێراق وەکو لە ئەنجومەنی دادوەری وەکو ئێستای عێراق ئەگەر ئێستا نەمانتوانی دادگایەکی ژینگەی دابمەزرێنین با دادوەرێکی ژینگەی لە هەموو دادگایەکە هەبێ چونکە کاتێک کە تاوان دێتە بەردەمی ئەو کاتە دادوەرەکە لێ باش ئەگەر بێت و دادگای ژینگەی یان دادوەری ژینگەی هەبێت پێویستی بە هەموارکردنەوەی کۆمەڵێک پرۆژه یاسایی تایبەت بە ژینگەنیە لە پەرلەمان زۆر زار وەزیران و کاربەدەستانی یەکەمی وەزارت و دەستەکان گلیان لەوە هەیە کە ئەو یاسانەی کە لە کوردستانن ڕەنگە نەتوانن دەستکراوە بیان دەستی دەستە و وەزارەتەکە کراوە بکەن لە مامەڵەکردن لەگەڵ سەرپێچیکاران ڕاستە کەواتە هەموو یاساکانیانی ئێمە بەدەرنی دەوڵاتان کەەوە مەسەرەن زیاتر لە 20 جار دەستوری ئەمریکا دەستور ینی هەموار کراوەتەوە بەڵام خۆ یاساکان ئاسانتریشن کەواتە وەختێکە ئەم چون ئەڵێ وەزارەتی ژینگە لە هەرێمە دامەزراوە لە ساڵی 2006 و یاساکەی لە 2007 ئەوانە دەرچووە بێگومان دوای یاسای ژمارە هەشتی پاراستن و چاکردنی ژینگە لە 2010 دەرەچێ بۆ یاسای وەبەرهێنان ئەو کاتە 2-3 ساڵ لە پێشی ژینگەوە بووە کەواتە ئەو وەبەرهێنانە نەکراوە ڕەچاوی ژینگەی نەکراوە بۆیە دەستەی وەبەرهێنانش لە بیری هەموارکردنەوەی یاساکەیەتی گەشت و گوزاریش لە بیرێتی ژینگەش هەر لە بیرێتی هەمووشیان پێکەوە گرێدراوی هەمووی پێکەوە گرێدراوی یەکترن چونکە پێویست بەواکە پاش تێپەڕبوونی 12 ساڵ ئەو یاسایانە جارێکی تر هەموار هەرجگە لە یاساش ئەوم بیردەخەوە کە کاتی خۆی کۆمەڵێک کارگە دروستکران ئەمانە لە کاتی خۆی دەرەوەی شار بوو بەڵام ئێستا لەگەڵ تەوەسعی شار ڕاستە ئەمانە ئەم کارگان ئێستا بەشێکن و هاتوونەتە ناو شار و کاریگەر لەسەر پیسکردنی ژینگە دەکەن ژینگە پیس دەکەن ئەلێرە بیرت خستمەوە خاڵێکی زۆر ورد هەیە ئەوش چییە جاران دەیانگوت پێویست بەوە دەکات ئێمە زبڵ و خاشاک فڕێ بینە شوێنێک دوور وشەی دوور خەتەر دوور لە شار ئێستا ئەڵێن ئەو زمانەی کەوا شارەکان بچووک بوونە و ڕووبەرێمان زۆر بووە وشەی دوورمانەی هەبوو لە سەردەمی ئێستاماندا لە سەرتاسەری دنیا وشەی دوورمانای نەماوە یعنی چی دوور لە هەولێر ینی نزیک لە پردێ وایە دوور لە هەولێر ینی نزیک لە کۆیە ئەبەم شێوازیان تەماشایکە دوور لە هەولێر لەولاوە ینی نزیک لە خەبات ینی بەمانای چی لێ دێ ئەو شتەی لە تۆ دوورە نزیکە لە یەکێکی تر ئەوەش کە لەو دوورە نزیکە لە من کەواتە دەبێ بینەوە سەرباسی ڕیسایکل و ئەبێ ئەمە چارەسەر کرێ نەک فڕێ بدە پلان هەیە بۆ پلان لە کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستاندا ڕیسایکل هەیە ڕیسایکل هەرچەندە وەکوڵە لە ڕووی جێبەجێکار لێرە خاڵێکی گرنگ هەیە بڵێن دەستەی ژینگە بۆچی کراوە بە دەستەیەکی چاودێری بە دوواداچوون چونکە ئەگەر ژینگە خۆی جێبەجێکار بێ دەبێ ئیشی هەموو وەزارەتەکەم بکە چونکە ژینگە دوجار وەکو دەڵێن لێشێ پێناسەکان دەڵێن ژینگە چییە دەڵێن ژینگە هەموو شتێکە جگە لە خۆت ژینگە هەموو شتێکە جگە لە خۆم هەر خۆت دەرچۆ ئەو دوای هەموو ژینگەیە کەواتە تۆ ناتوانانی ئیشی هەمووی بکەیت بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان لێرەش و لە بەغداش بە هەمان شێوە وەزارەتی ژینگە ئەنجومەنی ژینگەی هەیە ئەو ئەنجومەنە هەرچیان چاودێریکردنە بەشێکی ئەوان جێبەجێکردنە ینی ئێستێمە ئەنجومەنەکەمان لە کوردستانە پێک هاتووە لە چواردە بەڕێوەبەری گشتی لە چواردە وەزارەت هەر بەڕێوەبەرێکی گشتیش لە هەر دەستە وەزارەتێ ناوی نەهات پێ ئەتوانین ئێمە میوانداری بکەین و قسەی لەگەڵدا بکەین کەواتە لێرەوە بۆ دەرەکەوێت دەستەی ژینگە ینی زۆر گرنگە ینی خەریکە بڵێم هەندێک جار هەندێک لە بەرپرسانی نێو هەندێک لە نێو وەزارەتەکانیش کاری ژینگە نازانن با بەپەلێ بڵێم دەستەی ژینگە سێ کاری سەرەکی هەیە دەستەی ژینگە لە هەرێمی کوردستان سێ کاری سەرەکی هەیە کاری یەکەمی کە نەبینراوە و هاوڵاتی نایبینێ خاوەن کارەکان دەیبینن ئەوەی بریتە لە ڕێپێدان ڕەزامەندیدان یان ڕەزامەندی نەدان یعنی کە تۆ پرۆژەیەک هەیە بەتەمای دەست پێ بکەیت ئەچی بۆ شارەوانی ئەرزەکەت بۆ دیارەکە ئاڵێمە ئەرزەکەیە تۆڵی من شارەوانی ڕەزامەندیدا دوای ئەچی بۆ کشتتوکاڵیش ئەڵێ ئەمە زەویەکی کشتتوکاڵی نییە زۆر باشە کە سێمجار دێ بۆ ژینگە لێرە گرفتر بۆ دروستە بێ ژینگە دێ بۆ سێرکردنی ئەرزەکە دەڵێ بە پێی ڕێنمایەکانی ئێمە ژمارەیەکی ساڵی 2013 کە زۆرە و چل ئەیفۆرە ئەمە دەڵێت تۆ ئەبێ 1000 متر لە شەقامی گشتی دووربی 1000 دوورنی دەبێ 1000 متر لە دانیشتوان دووربی بۆ پرۆژەیەک بۆ نمونە هەرێکە ژماری خۆی هەیە ئەو کاتە لێرە گرفتی بۆ دروستە بێ کاتە لێرە بۆ دەرەکەوێت ئەوەندەی وەزارەتەکانی دیکە لە خەمی دۆزینەوەی چارەسەرن بۆ گرفتێک ئێمە دێین گرفتی نێو چارەسەرەکانی ئەوانە دۆزینەوە ئەوەندەی وەزارەتێک لە خەمی ئەوەیەکە لە بڕدا
لە کوانتیتی چالاکی هەبێ ژینگە هەوڵەدا لە جۆرا بێ و لە کواڵەتیە باش ئەگە بە ڕاشکایی وەڵام دێەوە ینی زۆر زار ئەو پرۆژانێک کە جناب ئەفەرمونون کراوە ینی گوێ پێ نەدراوە یانیش ڕەنگە هەڵا بەکارهێنانی تەوقعی بەڕێوبرێکی گشتی لەگەڵ داوای لێبورنی زۆرمەوە ڕەنگەم بە مەجازی بەکاری بێنم وا کرابێت کە ئەم پرۆژانە گوێ بە ژینگە نەدرابێت لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چەند ڕەساو کراوە بە پێچەوانەی ڕابردوو ئێستا کابینەی نوێمی حکوومەت و دەستەی ئێوە لەو کابینێدا زەخت دەکەنەوە سەر ئەوەی کە یاسا وەکو خۆی جێبەجێ بکرێت لە پرۆژانە ئەو پرۆژانەی کە دێ پێوترێ پرۆژە پۆڵێن کراوە پرۆژەی جیم هەیە لە ئاستێکایە چۆنە لە راپۆرتی کاریگەری و هەڵسەنگانی کاریگەری ژینگەی پێنەوێ بەڵام خۆ راپۆرتی با هەیە دەیەوێت راپۆرتی ئەلفیش هەیە کە ئەوە بڵندترینیانە جا لە پێناوی ئەوەی من بە پرسیارەتەکەی هەڵگرم وتومە واژۆکردن لەسەر ڕەزامەندیدان لە ئەلفەکان با لە دەستی خۆم بێ لە دەستی خۆم بێ هەچەند کارێکی قورسم بۆ خۆم دۆزیەوە با من بەرپرسیار بم بۆیە بە هەموو خەڵکم بوتووە ئەڵێم ڕەنگە بتوانی لە نێو هەرێمی کوردستاندا پرۆژەیەک بدۆزیتەوە ڕێنمایی ژینگەی جێبەجێ نەکرد بێ بەس کاتێک محاسبەی من بکە ئەگەر موافقی منی لەسەر بزانەیاننا لەسەری نەبووە هەیە سەرپێچیەکە هەیە سەرپێچێکە وەختێک ئێمە پێڵێ ناکرێ و نابێ چیەکە بە شێوازێک لە شێوازەکان چووە کردوێتی وەختێکە کردوێتی دوای دێ بۆ نوێکردنەوەی مۆڵەتەوە هەر جارێکی تر ئێستاکەین لە ئێستا نەخێر ئێمە وتومانە هەر کەسێک توانی پرۆژەیەک بدۆزێتەوە واژۆی ئێمەی لەسەر بوو بێ و پێچەوانەی ژینگە بێ بێت ڕێخەمان واژۆی ئێوە ئێستا بەڵێ ئەی ئەوانی تر هەبووە بەمانایەک چۆن هەبووە شتێکەیە ئەوش ناتوانانی بڵێ ئەو کەسانی پێشی ئێمە کاریان کردو هەڵەیان کردو نا شتێکەیە پێڵێن سوڵتەی تەقدیری ئەوەی بە کوردی پێی دەوترێت چۆن با بڵێم ینی جۆرێک لە دەسەڵاتێکی چۆن ئەڵێ ینی بە جۆرێک لە جۆرەکان تۆ خۆت وای بڕیارەدی بۆ نمونە ینی ئەو دەسەڵات تەقدیریە بەکاری هێنرێ لە حاڵەتێکە کە تۆ پێ دوایە سەرپێچیە بە سەرپێچی نییە بۆ بەرژەوەندی گشتی لە ١٩٠ ئینجامە قسەیەکی وەمانداهێنەوە ئەڵێن ئەگە پرۆژەکە لە ١٩٠ ڕێنمایەکانی ئێمەی جێبەجێ کرد لە ١٠ نەکرد گوناها لەبەر بەرژەوەندی خەڵک ئەو پرۆژەیە ڕابگرین نمونەیەک پێ بڵێم قەسابخانەیەکە بوو لە یەکێ لە قەزاکانی هەرێمی کوردستان بە پێ ڕێنمایەکانی ئێمە بێ 1000 مەتر لە دانیشتوانەوە دوور بێ 980 بوو 980 ئەمە هیچی 20 مەتری ماوە ئەمە بێ ڕێگەی پێبی ئەبێ ڕێگەی پێبێ جا لەبەرەوە هەموو ئەو برادرانش کە لەم بوارە کاریان کردو ئەگەر مۆڵەتیان بە پرۆژەیەکدا بێ ئەو سوڵتە پێداچوونەوە بەم مۆڵەتانەی کە دژی ژینگەن ئەرچی چێ و چی دەکرێت بۆ بەڵێ ئێمە گوتومانە ئەو پرۆژانەی کە بە جۆرێکن چۆن ئەڵێ بە پێی پرۆژەی ئەلفە با بڵێن 125 ڕوبەرەکەی بێ سەوزایی بێ نەیکردووە لە کۆبوونەوەمان ئێمە چوین بۆ سەردانی کاک دکتۆر محەممەد شکری سەرۆکی دەستەوە بەرهێنان ئەو هات بۆ لای ئێمە بە دوو سەردان قسەمان لەسەرەوە کردووە گوتومانە وا چاکە بۆ لەمە دووە دەستپێکردنی پرۆژە لەلایەن خاوەنی پرۆژەکەەوە یەکەم جار بێ بۆ ژینگە نەچێ بۆ شارەوانی و کشتتوکال یەکەم جار بێ بۆ ژینگە تابزین لەگەڵ ئیشی ژینگە دەگونجێ یان نا بۆ ئەوەی دوای زەرەر نەکات لە ڕووی ئابوووریەوە جا لەبەرەوە ئەم مۆڵەت پێدانە ئەم نوێکردنەوەانە کاتێککە ئێستا هاتووە ئەڵێ ئێمە بۆی نوێ ناکەینەوە ئەڵێ چی ئەڵێ من ئەو خەستەخانەیەم دروست کردو ڕوبەری سەوزایەکەم ئەوەندە نەبووە تۆ ئێستا لەم کاتەیە ناکرێبێ خەستەخانەیەک نەخۆشخانەیەک هەمووی بڕوخێنی بڵێ لەبەرەوەی ئەو ڕوبەرت نەکردو شتێکماندایەنەوە پێوتێ لەبری سەوز یان سیتیەکی شارێکی دروست کردووە ئەو ڕوبەریتیانە بووە پێڵێن ئەمری واقع ئێستا بۆ بە ئەمری واڕاست ئەچی لێ بکەین ئەڵێن تۆ ئەوەندە مەتر مربع ئەوەندە مەتر دووجا پێویستە ڕوبەری سەوزاییت هەبێ ئەڵێ جێگە نەماوە ئەڵێن جێگە نەماوە لەگەڵ شارەوانی ڕێککەوتوین شوێنێکی دیاریکراو هەبێ لەوێ بیچێنێ ئەگەر شارەوانی ئێستا شوێنی دیاریکراوی نەبێ لەگەڵ قوتابخانەکان ڕێکەکەوی 3 قوتابخانە 4 قوتابخانە ئەکاتە ئەو ڕوبەرە پێچێنیتەوە جارێکی تر بەردەوامیشی هەیە نەکەوتە بیچێنێت و وازی دەبێت ئەمە لێرەیە کەواتە ئێمە باسمان ناوتمان پرۆژەی سەوزکردن فەرمانگەی ژینگەی سلێمانی بۆ نمونە لەگەڵ هیچێک لە کۆمپانیەکان یا بەڵێم کارگەکان بەو شەرتە ڕێگەی پێدا کە ڕوبەرێکی سەوزایی ئەوەندەی ماوە ئەبێ لە بری سەوز بەکاری بێنێ لە بری سەوز دەچۆ لە نێوان سلێمانی و عربەت جەزەری وەسەتی ناوەندی ڕێگاکەی نێوان عربەت و با بڵێن سلێمانی وەختێ لەوێ کردی فەرمانگەی ژینگەی سلێمانی هەستەکات ئەوانە ئاوی نادەن تۆ ئاوی نەدەی سوودی چێوسا خەڵکیش ئێستا ئەیزانێ خەڵکیش پێمان دەڵێ سەوزکردن ئازایەتی نییە ئەودانەکەی بەردەوام لەسەر ئەودان کەواتێ ماڵین کۆمپانیایەک کارگەیەک کە چۆن ئەڵێ قازانجەکەی زۆر و لە ڕادە بەدەرا پێی ناکرێ دوو کەس دوو کرێکار بگرێ ماوە ناماوەیەک ئاوی با بڵێ کەواتە لە ئەنجامی ئەوەدا
دەڵێن پێویستە تۆ لە ڕێی دادگاوە بڕێکی پارە چۆن دەڵێ بخەوێنی بۆ ئەوەی ئەگەر بێت و ئاودانەکەت نەکرد ئێمە لەوە سەرفەکەینەوە بەم شێوازە خاوەنی ئەو ڕۆژانە مەجبورن ناچارن کە ئاو بن پسپۆڕانی وەکو جەناب و ئەوانی تریش هەمیشە هوشیاری لەسەر پیسبوونی ژینگە دەدەن خۆتان نەزان بەپێ ئەو راپۆرتەش کە هاوکارم کاروان ڕەحمان دروستی کرد لە مانجی کانونی یەکەمی 2020 ژمارەی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان بۆتە ملیۆنێک و 800,000 ئۆتۆمبیل بێگومان ئەم ڕێژەیە هەر بنزین سەرفکردن و گاز سەرفکردن کاریگەری نگەتیف لەسەر ژینگە دروست دەکات زیادبوونی ئۆتۆمبیلانە دەمانگەین تەچوێ و پلان بۆ ئەوە چێ بەڕاستی زۆر ئاسانە ئەگەر ئێرادە هەبێ چۆن ئێمە کە کەشوهەوا کۆنگرەیەک ئەبەسترێ ئەمساڵ بەهۆی کۆرۆنا بووە لە 20 بەس هاتە 21 کۆنگرەی گلاسکۆ کۆنگرەی گلاسکۆ کە هەموو سەرانی دنیا دێنتیای کۆ بنەوە ژینگەی عێراق و کوردستانیش بێگومانتیایە بێ ئالێرە عێراق کە راپۆرتێک ئامادا کە بە ناوی هەموو عێراق وەکو دەوڵەت بە هەرێمی کوردستانیشەوە بە ئێمە وتراوە بە دەوڵەتەکان ئێوە ڕێگەچارەی خۆماڵی بدۆزنەوە بۆ ڕێگرتن لە تێکچوونی کەشوهەوا و گەرمبوونی گۆی زەوی ڕێگەچارەی خۆماڵی ینی چۆن ینی گرفتێکی ئەمریکا دروستی کردو بێ ئەمریکا چارەسەریکە بەس ئێمە لە هەرێمی کوردستان دەستمان چییە لە گەرمکردنی گۆی زەوی هەمانە لە ڕێچ بە پلەی یەکەم هۆکارەکانی گواستنەوە من لە بیرمە لە ساڵی 1992 بەرنامەی ژینگەم هەبوو ژینگە و مرۆڤ چوون بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر گوتم ژمارە ئۆتۆمبیلەکانی هەولێرم بنێ ژمارە ئۆتۆمبیلەکانی هەولێر بە هەر چوار جۆرەکەیەوە 64,000 بوو 64,000 ئێستا کە ئەڵێن لە کۆتایی 2020 هەموو هەرێم 1,800,000 خۆم ئەگە دابەشیکەی بە تەقدیری وەڵێم ژمارەکان بۆ ئەوەی ئاسان بێتەوە یعنی ئەم 1,800,000 ئێستای هەرێم دابشکەی 900,000 لە هەولێرە 600,000 لە سلێمانیە 300,000 لە دوهۆکە ئەمە بە نزیکی ئەوە ئاسانێکەمەوە کەوا بۆ ئێستاکە ئەو هەولێرەی کە لە 92 من چوومە بەڕێوەبەرایەتی 64,000 هەبوو ئێستا 900,000 هەیە بەڵام ئەوەی کە جێگەی داخە ئەمە هەموو چیە لە هۆکاری گواستنەوەی تایبەت زیادی کردووە هۆکاری گواستنەوەی گشتیمان نیەکەوەتە لە راپۆرتەکەمان کە بۆ عێراقمان ئامادە کردو پێکەوە لە گلاسکۆ باسی بکەین چیوان گوتووە ئەوە یەکە ئێمە دەتوانین هۆکاری گواستنەوەی گشتی لە عێراق و لە هەرێمی کوردستانە پەرە پێ بدەین هۆکاری گواستنەوەی گشتی ئەوەیە کە پاسی ئەوتۆمان هەبێ میترۆمان هەبێ بە هەمان شۆ شەمەندەفەر بزانە ئینگلیز لە مانجی ئازاری 1970 گەشتە بەغدا لە 1970 گەشتە کوردستان لەو کاتۆ بیری کردەوە بە شەمەندەفەرە بێت چونکە ئەڵان شەمەندەفەرێک بوو لە نێوان هەولێر و کەرکووک ئەم شەمەندەفەرە بەم ڕێگایی کە دەیبڕێ نەوتی ئەهێنا دانەوێڵی ئەهێنا جانەوەر و ئاژەڵی ئەگواستەوە لە نێوان ئەم پارێزگایانە تەنانەت خەڵکیشی ئەگواستەوە بە هەندێک لە فارگۆنەکانی ئەو تەمەنی منی هەبێ دەزانن یەک شەمەندەفەر لە نێوان ئەم دوو شارەدا ئەبێتە مایی لادانی 300 بار هەڵگر لەسەر ڕێگا 300 بار هەڵگر لەسەر ڕێگا لابەی جارێکی تر پلەی گەرما بەرز نابێتەوە گازەکانی دوانە ئۆکسیدی کاربۆن و ئۆکسیدەکانی نایترۆجین و هایدرۆکاربۆنەکان و هەموو ئەمە لە هەوا کەم دەبێتەوە کەواتە بە پلەی یەکەم ئیشی ئێمە لەو ئەنجومەنەشە کە وەزارەتی گواستنەوە و گەیاندنیش ئەندامەتیای لە ئەنجومەنی ژینگەدا ئەوەیە کە لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندنە لە بیری ئەوە بین هۆکاری گواستنەوەی گشتی لە هەرێمی کوردستان پێویست باشە لەبەرەوەی کە من کاتەکەم پێویست ئیستیقلال بکەین و پرسیارەکانی زۆرن هەم بۆ پێدانی زانیاری واشڕا هاتوون کە زۆرترین پرسیار بکەین بۆی زۆرترین زانیاری مافێ بدەیت لە چاڵ پێکەوتنێکدا ئاماژەتان بەوە داوە کە ئاوی ژێرزەوی لە هەرێمی کوردستان لە مەترسیدایە چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم مەترسیە کەم بێتەوە لە هەموو جیهاندا ئاوی سەرزەوی ئەو ئاوەیە پێی دەڵێن ئێمە وەکو دەڵێ پێشی ئەوەی بینەبوون لە باپیرانمانەوە بە میرات بۆمان ماوەتەوە ئەو ڕووبارانە بەڵام ئاوی ژێرزەوی ئەوێ ئێمە دەستی پێوە بگرین بۆ نەوەکانی دوای خۆمان لەبەرەوە ئێستا کە لە هەرێمی کوردستانە ئەم کارە بێگومان لە ڕووی چۆنەڕە پسپۆڕێتەوە سەر بە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوە بەس ئێمە گرفتمان یا با بڵێن کاری ئێمە لەگەڵ ئەوانە لەکوێ دەست پێکە یعنی ئەڵێن وەختێکە داوا ئەکەین لە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو ژماری بەنداوەکان زیادکرێت ئێستا بیر لەوە ئەکرێتەوە بەڕێ حەفدە بەنداوێک لە هەرێمی کوردستانێ بەڵام بەنداوی مامناوەندی و بەنداوی بچووک تەنانەت لە ڕێڕەوێکی ئاوە بۆ گوندێک ئەو کۆکەیتەوە ئەبێ ئێستا خەڵکی هەندێک گوند خۆیان ئەم کارە ئەنجامەدەن بەبەستمەوە بوو دەبێت دەست بگرین بە ئاوی سەرزەویەوە ئاوی سەرزەوی کۆ بکەینەوە ئەو جا شتێکەیە پێ دەوترێ بە کوردی با بڵێم ئیدارەدانی ئاو ئیدارەدانی ئاومان نییە لە عێراقش و لە هەرێمی کوردستاندا ئەگەر ئاوەکە کەمیش بێ ئەتوانی ئیداری بێ ئیدارەدان چۆنەکرێ
ینی باوی ئەوە نەماوە ئێمە جۆگەیەکی گەورەمان هەبێ ئاوی پێدا بڕۆ لەبەر کشت و کاڵ دەکرێت بە شێوازی پرژاندن دەکرێت بە شێوازی دڵۆپاندن بەکاربێنین بەنداوەکان بە هەمان شێوا بێ ئاوی تێدا چۆن دەڵێت لە زستانە کۆ بکەینەوە ڕێگە نەدەین بڕۆ تۆ بڕوانە لە بە دەستوری عێراقی زۆرجە خەڵکی خۆمان پسپۆڕی خۆمان دەڵێت دەستوری عێراقی کورد نەیزانیوە و ینی زەرەری تیا کردووە واناڵێ دەڵێن من لە پیاوی زۆر گەورەی ئەو عێراقم بیستوە ناوی نابم دەڵێ ئێمە لە دەستوری عێراقیان نووسیمان النفط والغاز ملك للشعب العێراقي دەڵێ نووسیمان نەوت و غاز ملکی گەلگەلی هەموو عێراق ئەڵێ بۆ ئاو نەمان نووسی هەموو ئاوەکەش لە لای کورد و لە لای کوردستانە کەواتە ئێمە شتێکی زۆر نایاب و شتێکی زۆر دەگمەنمان هەیە جا بە کورتی ئەوە یەکە ئاوی سەرزەوی ئاوی سەرزەوی کۆبکەرەوە و جوان ئیدارەی بە باش ئەو پێویستی بەوە نییە وشیاریکە بێتە بەشێک لە ئەرچی دەستەی ئێوەش ینی خەڵکێک وشار بکرێتەوە لە ڕێگەی بلوشار لیفلیت ئەو کۆمەڵەشتانە نەکار بۆ ئاوی سەرزەوی بۆ ژینگە دوو ڕۆژتر ئێمە ناو نەورۆز و ئەوانە ڕاستکە خەڵک جێ بە ژینگە نادات ئەم بۆ ئەو وشیاریە چی کراوە پێویستە چی بکرێت ئەوە ڕەنگە بڵێم باشترین کارێک لە ژینگەدا کە خەڵک بیبینێ هۆشیارێکەیە چونکە مۆڵەت پێدا ئەفۆن ڕەزامەندیدان و ڕەزامەندی نەدان بەم هەموو پرۆژەیە کە ڕۆژان نایبینێ ئەو کۆبوونەوانەشی کە ئێمە پەیوەندیمانێ سە تۆ وەزیری کارەبات لێرە بان کرد و قسە لەگەڵا کرد وانی یەکێ لە کارە باشەکان چی بوو وێزگەی کارەبای خەبات بوو ڕاست ئێمە لەگەڵ ئەوانە لە چی گرفتمان هەیە لە ژینگە ئەڵێن ئەو پاشەڕۆی ئەو پاشماوەی کە لە وێزگەکە و دەچێتە نێو ئاوەکە دەبێت ئەو چارەسەر کامی زیاتر پێویسترە پێدانی کارەبا بە هاونیشتیمانیان یانیش هەردوو ئەو قسە دەکەم بەڵێ عەرقەڵە بۆ ئەو شوێنانە کە کارەبایان پێ دەدرێت ڕاستەکەواتە ئەلێرە هەمیشە گوتومە ژینگە وەکو چۆن ئینی دەستەواژەکە ئەو هەیە هەموو وەزارەتەکان چارەسەر بۆ گرفتە دۆزنەوە وایە ژینگە چیەکە گرفتی نێو چارەسەرەکانیان دەدۆزێتەوە لە دەست خۆش بێ شتێکی زۆر باشە وێزگەیەکی کارەبا چی ئەڵێ خراپە زۆر باشە بەڵام بۆ مەرجەی پاشماوەکەی تێکەڵ ڕووبارەکە نەبێت و وێزگەیەکی چارەسەری بۆ دابنین هەردووچی کەواتە وەختی قسە لەسەر بڕ دەکەین دەبێ قسە لەسەر جۆریش بکەین وەختی قسە لەسەر کوانتیتی دەکەین دەبێ قسە لەسەر کواڵیتیش بکەین مەبەستمەوە بوو هەر بۆیە ئێمە تۆزێ چۆن ئەڵێ خۆشەویست نین لە لای وەزارەت و دەستە جێبەجێکارەکان بۆ بەشێکتان چاودێرێ بەشێک چاودێری اینجا لێرەوە ئێمەش ئەنجومەنی وەزیران چاودێرە بە سەرمانەوە اینجا لەسەر هەمووشمانەوە گەل خەڵک ڕێکخراوەشانەوە خوددا بەڵێ ئەمە هەموو چاودێری یەک بەسەر ئەویترە باشە جا لێرە بۆ ئەم کارە لە هەرێمی کوردستاندا لە ڕێی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانەوە نزیکەی 6,000 تا 7,000 ڕەنگەش ڕێکخراو مۆڵەت پێدراو هەبێ بە پەیوەندی ئێمە لەگەڵ ئەواندا گوتمان ژمارەی ڕێکخراوە ژینگەیەکانی هەرێمی کوردستانمان بدەنێت 220 بوو ئەو ڕۆژەی لە خزمەتی مامۆستا شەماڵ موفتی بە ڕەحمەت بێ کە یەکەمین ڕێکخراومان دروست کرد لە 91 یەک ڕێکخراو هەبوو ئێستا بوو بە 220 ئەم 220 بەڕاستی ئەگەر هەمووشیان نەبێ بەشی زۆریان زۆر چالاکن ئێستا ئەبینی مەسئلەی ژینگە و مەسئلەی پاراستنی ژینگە تەنانەت یعنی ڕێکخراوەکان ڕەخنیان لە ئێمەش هەیە ئەگەر تیان نەگەێنین لە بەرباری ئابووری و لەبەر قەیران و لەبەر شتێک دەستمان کراوە نییە ڕەخنەکە ڕوبەڕووی خۆشمان دەکەنەوە ئەوەندە ئازان ئەوەندە چالاک باش ئاوکاران ڕاپۆرتێکیان دروست کردەوە پێکەوە ببین دەستەی پاراستن و چاکردنی ژینگە دەستەیەکی چاودێری و بەدۆداچووندی ژینگەیە کار دەکات لەسەر هەڵسەنگاندنی کاریگەریە ژینگەیەکان هەروەک ڕەزامەندیدان بە پرۆژەکان و چاودێریکردنیان و پێدانی ڕاستپاردە و ڕێنمایە ژینگەیەکان بە وەزارەت و دەستە جێبەجێکارەکان و بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیی بە پێی ئامارێکی دەستەی چاکردن و پاراستنی ژینگە بۆ ساڵی 2020 ئەو پرۆژانەی کە مۆڵەتیان وەرگرتووە بریتیبوون لە 1329 پرۆژە بەڵام لە بەرامبەردا 19 پرۆژەش ڕەت کراونەتەوە کە مەرج و ڕێنماییەکانیان تێدا نەبووە لە هەمان کاتدا هەر لە ساڵی 2020 33 پرۆژە سزا دراون بەهۆی ئەوەی کە سەرپێچی ژینگەییان ئەنجام داوە هەرەو ئامارانە پێمان دەڵێن بۆ ساڵی 2019 1398 پرۆژە مۆڵەتی وەرگرتووە لە بەرامبەردا 15 پرۆژە ڕەت کراونەتەوە راپۆرتی داتاوە ئەمەرەکانی ساڵی 2020 دەستەی پاراستن و چاکردنی ژینگە مۆڵەت و ڕێگەپێدان و ڕەزامەندی بۆ پرۆژەکانی پیشەسازی و پیشەسازی خۆراک و خزمەتگوزاری و نیشتەجێ و بازرگانی و کشتتوکاڵی و تەندروستی و چەندانی دیکە بەم جۆرە بوون یەک هەولێر 407 پرۆژە دهۆک 388 پرۆژە سلێمانی 251 پرۆژە گەرمیان 210 پرۆژە ڕاپەڕین 73 پرۆژە هەندێک لە پرۆژەکان لەگەڵ ژینگە و یاسا و ڕێنماییەکانی تایبەت بە ژینگە ناگونجێن بۆیە ڕەزامەندیان پێنەدراوە و بەم جۆرە بوون هەولێر
11 پرۆژە سلێمانی 4 پرۆژە دوهۆکی 1 پرۆژە ڕاپەڕین 3 پرۆژە سەبارەت بە کەیسەکانی دادگا و ژمارەی سکاڵا 429 کەیس و سکاڵا لە هەولێر تۆمار کراوە سزا و پێبژاردننیش بۆ 23 کەیس دەرچووە لە سلێمانی کەیسی دادگا 125 کەیس بووە سزا و پێبژاردننیش بۆ 3 کەیس دەرچووە ژمارەی بەڵێننامە 149 کەیس بووە کاپڕ کراوەتەوە لە دوهۆکیشدا کەیسی دادگا و ژمارەی سکاڵا 43 بووە ژمارەی سزادان و پێبژاردن 7 کەیسی گرتوتەوە ژمارەی سەرپێچی و بەڵێننامە 45 کەیس بووە گەرمیان ژمارەی کەیسەکانی دادگا 2 کەیس بووە ڕاپەڕین ژمارە کەیسەکانی دادگا 56 کەیسن ژمارەی بەڵێننامە پڕکراوەکان 50 کەیسە کۆی ئەو پرۆژانەی لە ماوەی ساڵی 2020دا پابەندی ڕێنماییە ژینگەیەکان نەبوون و سزادراون و ژمارەیان 23 پرۆژەیە کۆی گشتی پێبژاردن بۆ خاوەن پرۆژەکان کە پابەندی ڕێنمایەکانی ژینگە نەبوون لە ساڵی 2020دا بریتی بووە لە 76 ملیۆن و 646 هزار دیناری عێراقی بەنسبەتی پرۆژەی چاودێری هەوا یعنی بەڕاستی محاولێکی دانانی هەشت وێزگەی چاودێری کواڵەتی هەوا لە هەر لە پارێزگای سلێمانی و هەولێر ئەوەژی مراقبەی تقریبا NO2 دەکا CO2 دەکا SO2 ئۆزۆنە وەرە طبعا ئەوە گازانە زۆر خراپن لە ژینگە و تأثیراتی زۆر هەنە بەجا ئەو محطاتی مراقبەی هەوا داتایەکی دەتەمە لەسەر ئەو داتا دەتانین بزانین تا چەند مستەوای تەلەوسی هەیە لە بوو هەوا هەیە. هۆکارێکی دیکەی پیسبوونی ژینگە کارگەکانن ئێرە یەکێکە لە کارگە و کۆمپانیەکانی بەرهەمێنانی شیش و ئۆکسجین لەگەڵ فەرمانگەی ژینگەی هەولێر سەردانمان کردوون بۆ ئەوەی بزانرێت تا چەندە مەرجە ژینگەیەکان ڕەچاو کراوە لەم شوێنەدا لێرە چاودێری سەوزکردنی پانتایی کارگەکە و چارەسەری ئاو و دووکەڵ و پاشماوەکانی دیکە دەکرێت کایە چەندێک لە زیانی ژینگەیە و دوورن زۆربەی پرۆژەکان کە پارەیەکی سەرفیان پارێکی زۆریان سەرفکەین لە پرۆژەکانیان ئەمە کە وەکو فەرمانگەی ژینگەی هەولێر سەردانیان دەکەین کەم و کوڕیەکی زۆریان هەیە یاخود یەک لە مەرجەکان با بڵێن یەکەی چارەسەری ئاوڕۆی شوێنیان نییە دابینیکەن هەندێک پرۆژەش هەیە ڕوبەری سەوزایان کەمە پێیان دابین ناکرێت ئەمە ڕێگە چارێکمان دۆزیتەوە لە ئەوانەی کەواکە حالن بتوانین لە شوێنی وەکو قوتابخانەکان ئەوانی کە ڕێژەی سەوزایان کەمە بە هەمانجی لەگەڵ وەزارەتی پەروەردە ئەو قوتابخانەمان لۆ دەستنیشانکەن کە ڕێژەی سەوزایان کەمە بۆیان دابینکەن یاخود بۆیان نۆژەم بکەینەوە لە کابینەی نوێیەمە جەخت دەکرێتەوە لەسەر جێبەجێکردنی ڕێنمایە ژینگەیەکان و هەموو لایەکیش هاوکارە ئێستا ینی هەموو وەزارەتەکان لەگەڵمان هەر پرۆژێک لە هەر وەزارەتێک ئیشی لەسەر بکرێ لۆ وەرگرتنی ڕای ژینگەی نووسرامان بۆ دەکەن بۆ فەرمانگەی ژینگەی هەولێر ئێمە مەرج و ڕێنمایەکانیان پێ بدەین و لۆ ئەوەی پێکەوە هەماهنگ بین لە جێبەجێکردنی ڕێنمایەکان. دەستەی ژینگە دەیەوێت پارەی ژینگەی ئۆتۆمبیل کە لە 120 بۆ بەڕێبەرایەتی گشتی هاتوچۆ دەبێ و 180 کەی دیکەی بۆ سنووقی ژینگە ناچێتەوە و دەچێت بۆ وەزارەتی دارایی بۆی بگەڕێتەوە. بەو پێی گرفتی سەرەکی پیسبوونی هەوای هەرێمی کوردستان هەواکارێکی سەرەکی بریتە لە زۆری ئەم ڕێزەکانی گواستنەوە بە جۆرێک تامانگی کانونی یەکەمی 2020 ملیۆنێک و 800 هزار ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان تۆمار کراوە هەیە. لە هەندێک جار لە کاتی جێبەجێکردنی ئیشەکان هەندێک جار ژینگە بە دوور ئەگیرەیان ئێمالەکرێ بەڵام لە چوارچێوەی ئەنجومەنی پاراستنی ژینگە کە سەرۆکی دەستە سەرۆکی ئەنجومەنە و نوێنەری چواردە وەزارەتی تێدایە لە پلیان لە بەڕێوەبەری گشتی کەمترنەوە کۆمەڵێک جار یعنی زۆر جار باسی ئەو بابەتانە کرا کە ئەبێ پێویستە هەماهەنگێکی باش لەلایەن وەزارەتەکانەوە بکرێت لەگەڵ دەستە ژینگە لەبەرەوەی هەموو ژینگە ئەو کێشە ژینگەیانە پەیوەندی بە هەموو لایەنەکانەوە هەیە. نوێترین راپۆرتی نەتەوەی گرتوەکان هۆشداری لە تێکچوونی گۆی زەوی دەدات. بەپێی نوێترین راپۆرت لە ساڵێکدا 9 ملیۆن کەس بەهۆی زیانەکانی پیسبوونی هەواوە دەمرن. زیاتر لە ملیۆنێک جۆری ڕوەک و گیانەوەر لە جیهاندا هەڕەشی لە ناوچوونیان لەسرە. بارودۆخی ژینگە لە ئاستی جیهاندا لە دۆخێکی خراپدایە. ئێستا وڵاتانی زلهێز لە ئەنجامی چالاکیە کاریگەریەکانیانەوە بوونەتە مای پیسبوونی ژینگە و بەرزبوونەوەی پلەی گەرما لە جیهاندا. مامۆستا نوێترین راپۆرتی نەتەوەیە گرتوەکان هۆشداری لەسەر تێکچوونی ژینگە دەدەن وەکەوەی لە راپۆرتەکەی هاوکارم کارمان ڕەحمان بەدەرکەت
ئاماژە بەوە کراوە کە لە ساڵێکدا 9 ملیۆن کەس بەهۆی زیانەکانی پیسبوونی ژینگە و هەواوە دەمرن و زیاتر لە ملیۆنێک جۆری ڕوەک و گیانلەوەر لە جیهاندا هەڕەشەی لە ناوچوون و ئینقراضیان هەیە بەڕاستەکەی کوردستان لەکوێی ئەو مەترسیانەدایە لەوێەوە ئێمەش بەشێکین لەو هەڕەشەیە کە لە سەرمانە کە لە ژینگە داڵێن سنووری سیاسی و سنووری ئیداری بوونی نییە کەواتە ئێمە لە مەسئلەی گۆڕانکاری کەش و هەوا و مەسئلەی گەرمبوون و قەتیسبوونی گەرمە ئێمە قوربانین وا قسەیە کە هەموو ئێمە نەهار هەرێم وڵاتانی باشووری گۆی زەوی قوربانیە وڵاتانی باکووری گۆی زەوی ئەم بارودۆخەیان دروست کردووە بۆیە لێرە قسەکە دەگوترێ بە پلەی یەکەم ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بە پلەی دووەم چین جاری وایە بە پلەی یەکەم چین اینجا ئەمریکا بە پلەی دووەم ئەم دوانە بە پلەی یەکەم و دووەم دێن اینجا هەندێک لە وڵاتەکانی دیکەی ئەوروپا کەواتە لێرەوە دەرەکەوێ مەسئلەی ڕێساکە ڕێسا یاسانە ڕێساکە وا دەڵێ چێ ژینگەی پیس کرد بە پلەی یەکەم دەبێت بە پلەی یەکەمیش خۆی چارەسەکەیدا کەواتە لێرەوە هاتنی بایدن لە ڕووی سیاسینا لە ڕووی ژینگەی بۆ ئێمەمانان هەواڵێکی خۆش بوو بێگومان زۆر پێداگری لەسەر ژینگە دەکەن بە پلەیە کە تۆ بڕوانە ترامپ لە ڕێکەوتنامەی پاریس دەکشێتەوە ڕاست بەڵام ئەو دەگەڕێتەوە نێو ڕێکەوتنامەکە ئەوجا ینی جۆن کێری دا ئەمەزرێنەیە بە نێردەی خۆی بۆ بابەتەکانی پەیوەست بە گۆڕانکاری لە کەش و هەوا ئەمانە هەمووی جۆرێک لە ئومێد ئەدەن بە ئێم بەڵام پێینەوە سەر ئەوەی وەکو باسم کرد ئەم گۆڕانکاری لە کەش و هەوا ڕوئەدا لەبەر ئەوەی پیسبوونی ژینگە سنووری سیاسی ناخوێنێتەوە لە ئەنجامدا لە ژینگەشە دوژمن نییە ڕەنگە لە ڕووی سیاسی وڵاتێک دژ بە وڵاتێک بێ بەڵام لە ژینگەدا هەمومان دوجار یەک هەوا و یەک ئاو بەکاردێنی تا لە نەخۆشیەکەی پەتای کۆڕۆناش بینی کەس نەبوو دوژمنی سەرسەختی ڕاست بەڵێ باشە یەک لەو پرسیانەی کە ئەمەوێت دو هەڵوێستەی لەسەر بکەین ئەویش پرسی ژینگەیان پیسبوونی ژینگەیە لە ڕووی مینەوە خۆتەزانی لە شەڕی نێوان عێراق و ئێران زۆرترین مین لە بەتایبەت لە ناو سنووریەکان چێندرا ئەو سەردەمانش کە جەنابەت وەزیری ژینگەی حکوومەتی عێراق بووی ڕێکەوتنامێکتان هەبوو کە دەبووە لە ساڵی 2010 عێراق لە مین پاک بکرێتەوە بەڵام بە بیان و شەڕی داعش و قەیرانێک لە دوایەکان ئەمە دواخرا و دەڵێن کە 10 ساڵی تر ئەمە بە کۆتا دێت حەو ساڵێکە لە بەردەمانمە دەتوانێت کە ڕێژێ ئەوەی کە باز دەکوترێت 20 ملیۆن مین لە عێراق پاک بکرێتەوە ئەبێ مۆڵەت وەرگرم لە ڕووی قسەکردنەوە لە دەستەی مین چونکە لە ڕاستیدا پسپۆڕێتی ئەوانە و کاریوانە بەڵام شتێکی وەکو ژینگە مەسئلەی مین ئەچێتە چۆی پێکێنەرەکانی ژینگەوە ئەچێتە پێکێنەری سێم با بڵێم کە خاکە کەواتە وەختێک کە خاکمان پیس دەبێ چ بە مادە کیمیاویەکان چ خاک پیس دەبێ بەهۆی بەکارهێنانی چۆن دەڵێ پەینی کیمیاوی لە هەمان کاتیشدا خاک پیس دەبێ بە مین ئەو کاتێک کە خاک پیس دەبێ بە مین ناتوانین کشت و کاڵی تیا بکەین بە جۆر ناتوانین بینای لەسەر بکەین هەموو ئەمانە بێگومان زیانی یەکجار زۆر بە ئێمە دەگەێنێت لە ڕووی ئابوووریەوە بۆیە ئەو ژمارە زۆری توانی بڵێ ناوچەی ئێمە گە باسی هەرێمی کوردستانکەی لە سەردەمی شۆڕشی ئەیلولیشەوە حکوومەتەیەک لەلایەکان مینیان لەم ناوچەیە چاندووە ئەوجا دوجار شەڕی عێراق ئێرانی دێتە سەر جارێکی تر هاوپەیمانن اینجا سەردەمی داعش بەشێک بوو لەوانەیە کە مینیان لە ئەنجامدا بۆیە ئەو مەسئلەی ساڵی 2010 گۆڕا بۆ 2028 من پێم وایە ئەگەر بارودۆخ بەم شێوازە بێ هەر زەحمەتە بێ بۆ چونکە دەستەواژەیەک هەیە دەڵێ کەی دەتوانین سیاسەتێکی ژینگەیی چاک سیاسەتێکی ژینگەیی چاک داڕێژین ئەو کاتەی ژینگەیەکی سیاسی چاکمان هەبێ ژینگەی سیاسی چاک دەتوانێت سیاسەتی ژینگەیی چاک داڕێژێ ژینگەی سیاسی عێراق چۆنە ئێستا ژینگەی سیاسی عێراق لە خراپترین بارودۆخیدایە ململانەی نێوان حیزبەکان هەیە حکوومەت لە نێو خۆیدا ململانەی هەیە ناپەرژێتە سەر ئەوەی کە چارەسەر لە کێشەکانی ژینگە بکەن دوا پرسیارم لەسەر پاراستنی ئاژەڵانی چێویە لە هەرێمی کوردستان بۆ ئۆپلانتانسیە و چکراوە بۆ ئەوەی کە ئاژەڵان بەتایبەت لە ناوچە شاخاویەکان ینی یەکەم بەشێکیان ڕۆڵی ئینقراضەکان بپارێزن مەسەلەی چۆن دەڵێ جانەوەری کێوی ئەوەیە کە هاوسەنگی ئەم بوونەوەرەی ڕاگرتووە زۆر گرنگە بەشی یەکەمیان لە ڕووی هۆشیاریەوە لە تەنانەت لە بەرنمەکانی خۆشمدا هەر لێرە لە ڕووی ئاینیەوە باسی ئەوەمان کردووە کەوا هەر شتێک خوددا دروستی کردبێ هەر زیندەوەرێک هەر ئاژەڵێک هەر شتێک منفعەتی هەیە و هاوسەنگی ژینگە ڕدەگرێت ئەلێرەوە ئەمە ڕۆ ئاینەکەی ڕۆشنبیریەکەشی بە هەمان شێوە دەبێت لە ڕووی ڕێکخراوەکان و قسەی لەسەر بکەین زۆریش گرنگە یاسایەکمان هەبێ ئێستاکە ئەو ڕێکخراوانی کە تایبەتن بەم بوارە ئێمە لەگەڵیانە دانیشتوین ئێستا یاسایەک ڕەشنووسێک حازرە لە پەرلەماندا بۆ پاراستنی مافی ئاژەڵە بەڵێ بۆ هیوام کە لە ئایندەدا بتوانین لەسەر پرسی ژینگە لەگەڵ تۆ و هاوکارانە زیاتر قسە لەسەر پاراستنی ژینگە و کللتوری ژینگە بکەین زۆر سپاس سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوو تا دیدار
ئەشەل.